هەستاوین بە هۆشیاریدان خەڵک سەبارەت بەم نەخۆشیە بەربڵاوە و هەروەها تیایدا پشکنینی پستانی خوێن دەکرێت لەگەڵ BMI کە کێشێکی تەندروست بە پێی باڵات و هەروەها ڕایشپێکردنی خۆراک و پێدانی شێوازێکی ژیانی تەندروست و هەروەها بە کورتی باسێک لە ڤایرۆسی کۆرۆنا دەکەین لە کەسانی توشبوو بە نەخۆشی شەکرەدا. ئامانجمان لەم کەمپینەدا ئەوەیە زۆری توشبوو بە نەخۆشی شەکرە و بەردەوام لە هەڵکشاندنان و زۆری ڕێژی مردن بەهۆی ئەم نەخۆشیەوە وەجگە لەوەش گەر کۆنتترۆڵ نەکرێت زیانێکی زۆر بە دڵ و لولەکانی خوێن و چاو و دەمارەکان و زۆر نەخۆشی تر بە دوای خۆی دادەهێنێ. هەر ئەمە ژوای کردووە ئێمە ئەمڕۆ هەستین بەم کامپینە. ئێمە مانگی هەیە بای 40,000 50,000 بە چاوریەکەوە چێتە 50,000 کە ئێمە ئەین بە حەبوو دەرمان. ئێمە زوو ئەچین تێستی نەکەشمانەکەینەوە هەموو 6 مانگ جاری وهە بە 3 مانگ جارێ ئێمە چین فەحسەکەینەوە. فەحسی عام لە ئەهلی بەس بۆ مختبەر مەرکەزی جار ئەچین بەڵام هەموو فەحسەکانی نییە ئەبێ ئیلا بچینە هی ئێواران. سێ مانگەکەی نیە ئێمە بێ زوو فەحسی 3 مانگی بکەین. مرکزێکی شەکرە هەیە لە جوولبە شارەکانی تر باشترە، یعنی بە 2-3 مانگ جارێکی لێ فەحسەکانی هەرزانترە بەس بە نیسبەت دەرمانەکەەوە دەرمانەکە جاری وایە نەوە دەرمانێک بەس لای خۆیان دەزەکەوێ 2 جار 3 جارەسی دەست ناکەوێت نییە مەجبوری لە بازاڕە بە پارە بیکڕی. خۆ دەزانی ئەوەی نەخۆشی شەکرە هەبێ بێ معدەلە و دەرمانە بخوا حەبوو زیاتر حەبەکانی سعرەکانیان لە بازاڕە یعنی بۆ یەکێکی فەقیر تۆزێ زەحمەتە. وەڵام من جاران لە حکومت وەرمەگر بەس هەندێک تعلیماتە بووکەوەی هینەکان زۆر باش نییە حکومی یانوت هیندیە و زۆر باش نییانەوەی خۆمانە هەندێک دەرمانی مەحەلیە بەڕاستی من وەکو بیستمە کە ئەو کوالیتیە نیە ئێمە کە هەر حەبەکە بخۆین و مەعیدەمانی پێتێکسێ بە حەبێ خۆی کوالیتی باش بێ لەبەرەوە ئێمە ئایکردن ئێستا.